نەوتی سپی ئەو پێداویستیە سەرەتاییەی بەر لە هاتنی سەرما و سۆڵە هەموو ماڵێکی و هەرێمە پێویستی پێیەتی. لە دیمانەیەکی تایبەتدا وەزیری پێشووی سامانە سروشتیەکان دەڵێت نەمزانیوە ئەو قەیرانەی نەوتی سپی بوونی هەیە وەک خۆی دەڵێت وا دیارە لە مێژە و قەیرانە بوونی هەبووە و ئەو زانیاری نەبووە. ئەو ملیۆن لیترە هات بە گفتوگەیەکی دەدەقە لەسەر نانی ئەوەمان کردووەوە ئەوە باشە دا ئەوە بابێتن ئەمن نەمدەزانی بەڕاستیوە کە ئەو قەیرانە هەیە نەوتی سپی و کەمە و دیارە لە مێژەوە چەند ساڵە یعنی بەڕاستی معلوماتم نەبوو. دوای تێگەیشتم لە برادەرکانم وەزیرەکانی کابینە کە ئەوە شتێکی گرنگە ئەساسیە و هەموو ساڵێ زۆر کەم دەگەیتە کوردستان و نرخەکەی دەگەیتە 120 دۆلاری ئەمریکی لە بۆ بەرمیل نازام چە ئەوە ئەوەی پارەی زۆر بیتن خۆشحاڵە توانیتن بکریتن بەس ئەمن خەمەکەم چێە؟ خەمەکەم ئەو گوندانەیە لە شاخ وەختی بەفر دەباریتن ڕێگاش دەبدێتە بڕین ئەو پیرەژن و پیرەمێرد و مناڵ و ئەوە لەوێ نەخۆش دەکەویتن محتەملە بمریتن لە سەرمان و ئەمە چۆن تەحەملی بکەم کە من مەسئولی وەزارەتێکی پێڵێن سامانە سروشتیەکان و ئەو کەسە معاناتی هەبیتن ئەوە نابیت. ئەمە لە کاتێکدایە وەزیر ئاماژەی بۆ وەش کرد ئەو خۆی دەچێتە هەموو ماڵێکی گوندە دوورە دەستەکان تا دڵنیا ببێتەوە کە هەموو ماڵێک بە شەنەوتی خۆیان وەرگرتووە بەڵام کەمتر لە یەک لە سەرسەی هاوڵاتیان لەم ساڵەدا نەوتیان وەرگرت. کەمتر لە 2 مانگ تێپەڕی بوو بەسەر قسەکانیدا لە گوندێکی سەر بە قەزای ئاکرێ دایکێک و 4 منداڵ بوونە قوربانی بەکارهێنانی خەڵوز بۆ خۆگەرمکردنەوە لە بڕینەوە. گەندەڵی و شتیوا لە ناو بازاری نەوتی سپی نەکرێتن ئەولەویەتش لە بۆ فەقیر بچیتن لە بۆ گوند و ئەو جیانای کە سەرمای زۆرە بە شیدەتە معاناتیان زۆرە ئەوانە ڕقم 1 بە پێش هەموو شتێک نەوتی سپی لە بۆ ئەوان دەچیتن و من شخصیان دەچم خۆم لە هەموو ماڵێک لە گوندەکانی دوورترین گوند لە شاخ دەچمە ناو خانووەکە تەکید دەمم کە ئەو عائیلەیە ئەو ماڵە حوسەتی خۆی وەرگرتووە مطمئن دەبم کە نەخۆش نابن لە زستانێ و مەجبور نەبن بڕۆن دار و بار و شتوای ببڕن ئەوە شتێکی قەتعیە چکە مەسەلەکە مەسئلەی مەبدەئیە و ئەخلاقیە ئەوە التیزامی حکومەتی هەرێمە. نرخی نەود لە بازاڕەکان یاریمی کوردستان بە خێرایی گۆڕانکاریان بەسەردادێت تاوەکو ئامادەکردنی ئەم بەرنمەیە نرخی 1 بەرمیل نەوت 250,000 دینارە بە پێی وتەی بەشێک لە شارەزایانیش بێت هەر کاتێک دابەشکردنی نەوت دەستی پێکرد نرخەکان دادەبەزن و لە ئەگەری دابەژنەکردنی نەوتیشدا نرخەکان بەرزبوونەوەی زیاتر بە خۆیانەوە دەبینن. دابشکردنی نەوت جەنابی سەرۆکی حکوومەت 7 ملیار تەخسیس کردنە 11 نو ئێمە وەکو وەزارەتی سامانی سروشتی هەموو پرۆسەی تەندەرین و ئەوانەمە تەحلیل کردوون و ئیحالە بووە 2 کۆمپانیا ئەم ئیشە دەکەن البیستی مانگ ئێمە دەست دابشکردنی نەوت دەکەن. ئەو نەوتی لە بەغداوە هاوکەڕانگی هەیە یاخود سیەکرێ بۆ نەوت هەمان کات وەختی ئێمە 14/8 داوا ئەنجومەنی وەزیرانمان کرد بۆ دابیکردنی ئەم برە سوتەمەنیە بوو ناوچەی شاخاوەکان هەمان کات مە البەغاژی داواکردنە بەڵام هەتا ئێستا نە هیچ نەوت هاتووە نە تەنها وەکو وعدێک گوتینە پاش مانگی 11 بەس ئایا جێبەجێ دەکەن ناکەن ئەو کاتە هەکە هات بچەندێژی هات ئەو سعرەژی دەنە هەوڵاتی ئەوەی لەلا حکومەتەوە دەدرێت بە چەند دەدرێتە هاوڵاتیان ئەوی مەکەڕی مە بەرمیل 284,000 مانکەڕیە ب 100,000 دەدەن 35 لە 100 هاوڵاتی دەدات 65 لە 100 دەعمی پاڵپشتی حکوومەتی هەرێمە بۆ جیازی نرخە لەگەڵ بەغداد وڵاوی بسیار البەغا بکە ئەسڵانکەی بەغا لێرە بە هەرمە دابەش دەکرد بەڵام ئەوی ئێمە کەڕیتی چەندێ مانکەڕیە کەنگی دابەش دەکەن کەمیە چەندە ئەم باسی ئەوە دەکەن.
لە بەرامبەردا بەشێک لە هاوڵاتیانی شار و شارۆچکە جیاوازەکان یاریمی کوردستان دەڵێن سەرەڕای ئەوەی بەشێکیان ماوەی چەند ساڵێکە نەوتی سپیان وەرنەگرتووە بەڵام لە ئەگەری دابشکردنی نەوتی سپیدا ئەوان تێبینیان لەسەر کەمی بڕی نەوت و زۆری نرخەکەی هەیە و دەشڵێن ئەو نرخە زۆرەی لەوان وەردەگیرێت لە توانای هاوڵاتیاندا نییە. هیچ نەوت وەردەگرن ساڵانە لە ماڵێ ساڵانە نییە دوو ساڵە نییە نییە ئەدی چۆن زستانەکەی بەڕێ دەکەن ئەو زستانی کە هاتانە چۆن بەڕێ دەکەن ساڵە بەخۆڵام گارن دەکرێن و قەنەعات پێ دەکەین 92 ساڵ بە 250,000 زۆرە پارەکە یاخود والله زۆرە لۆ بەرمیلی بەڵێ والله زۆرە باشە وا بڕیارە حکوومەت هێرم دابەشی کە وەڵام بە 150,000 150,000 هاوڵاتی دەتوانی بیدا باشترە والله 150,000 باشە 2 ساڵ نەوتان وەرنەگرتووە والله زۆر باشە لە ماوەیەوە ساڵێکدا بەرمیلێک نەوت سرف دەکەن لە ماڵێ ناگەوێت ساڵە شارێک چەندی سرف دەکەن بەرمیلێک دەڕوە وڵی ئەزمێشی ناخۆشە ئەڵێن دستانێکی زۆر سەختیش بەڕێگاوەیە بەڕاستی حکومە گەر ئاوا بێ لەگەڵم هاوڵاتی لەگەڵم خەڵکەیە بەڕاستی خەڵک ناشاری نازەم لەم چیە بێتەوە خەیرانێکی زۆر گەورە بێتەوە ئەجا نەوت گرانە ئێستا بڕم بۆ خۆم توانام بێ کڕیمە 255,000 پیاوە خەڵکێکە لە توانیانە دەبەیەکیش بکڕی ئایا ماڵێک لە خێمەیە گاژی لە کرێشیە مەعاشی نییە بۆ نمونە یعنی بەڕاستی ئەگەر ئاواهی بێت نازەم ئەم حکوومەتە خۆی بەگەر بە باوشە میلەتە ئازانێت بەڕاستی مناڵەکانی بەخێو ناگرێت ئەبێ باوشێک هەوڵ با مناڵەکانی بەخێوگە حکوومەتی یعنی باوشی ئەم میلەتەیە یعنی تا ئێستا بیری لەوە نەکردووە تۆ نەوت تەوزیعا بەسەر ئەم خەڵکەیە ئایا ئەم خەڵکە ئەبێ بەرەو چووە بڕوە سبێنە سەرمایە بەفر بارێ بارانێکی سەخت سەرما و ڕەشەبە نازەم چی بڵێم بەم حکوومەت ینی بەڕاستی هیچ حکوومەتێکم تا ئێستا نەبینیوە بەم شێوەیە بێ لەگەڵ هاوڵاتەکانی هەموو ساڵی سێ بەرمیل نەوت موێ ئەم دۆ سێ بەرمیل حسێب کە تقریبا 750,000 نارەکە بۆ 800,000 نار تێگەی ینی ماخۆ نییە تۆ لە سەر بەحری نەوت بیت 700,000 بی بۆ دەستانێ بۆ نەوت ئایا من هەمە ئەیکڕم ئەو خەڵکی کە نیەتی چی بکە تێگەی هەیانی پار وەز باشتر بوو نەوتیش درا کەمێک مەجموعی هاوڵاتی بەری کەوت خەڵکمە بینی بەخواش و 5 لتر نەوتێکری ئەنی ژیان بە 5 نەوت چۆن ئەسێ بەڕێوە ئایا ئەم حکوومەت ئەگەر هە ئاوا بێ بەردەوام بێ نازانم وڵای حکوومەت بەڕای من هیچ پاساوێکی نییە هیچ پاساوێکی نیە تێگەی بەس بیر دەکاتەوە هەر هەمووی خۆڕکاتی بی بۆ وڵاتانێ و بیا بە قەسر و بە شوێنی ڤێلا و مێلا بۆ خۆی و خۆی ئیسفادەی لەگە خۆی بیخوا هیچ پاساوێکی نەمیلێت چکات تۆ کەشتەکە هەتە من پارەم پێ بە دەیتوانم مناڵەکەم داوا شتێکم لێ بکات بۆی نەکردم ینی من چ باوشێکم حکوومەتیش بەو شێوەیە تێگەی ینی حکوومەتێک بیر لەوە نەکاتەوە تا ئێستا ئەوە جستان هاتە پێشەوە سەرماڵم بەیانی دوو بەیانی بەفروبارانە ینی وڵی نازم چی پێ بڵم وڵایەوەی کەم بیسمە لێ هەرجانترە و زۆر دەڵێ بەسی هەزار تەوزیع ئەکرێت هەر عینی شوێنە و هەمووی سعاتێکی فەرقە بۆچی لێ ئاوای بۆچی لێرەژاوە حکومڕانی ئەوێ وایە بۆچی لێرە ئاوای لێرە 255,000 یەک بەرمیل نەوت 255 من خۆم کڕیمە بڕە بە 255,000 وڵای ئەوەی بژێڕ بۆ حکوومەت ئەم 50 بە 50 پاری و یەشێتیە تێگەی حکومڕانی ئەم دوانە ئەم لە ڕقی ئەو لە ڕقی ئەو وڵاتیان نایە وڵاتیان خۆش ناوێ میلەتیان خۆش ناوێ ئەمانی کە خەڵک کردی و سەدان خەڵک و پێشمەرگە کوژا لەو جەبهانەیە تێگەی دانی بەڕاستی بێ بیل لەم هەموو شەیدە بکەنەوە تێگەی ئەم هەموو خەڵکە کوژا لە پێناوی چیا کوژا پێنا ئەم میلەتەیە ئەو تا کەرکووشیان فرۆشت بینە ئێرەژە فرۆشن چیەکەن ئەی فرۆشتن نییە ئەمە چی ینی بەڕاستی هیچ پاساوێکی نییە وڵای من هەل ئێستا خۆم ڕۆژانە لەناو خەڵکام کاکە ڕۆژانە لەناو خەڵکام خەڵ ئێستا هاوارێتی یعنی لە سەد ئەتوانە بڵێم دەکەس دە ماڵنەوتی نەکڕیوە ینی پێ نییە پارەی پێ نییە کاکە شتەکەش حەسەنێ بیر دەکاتەوە 255 ماخۆل نییە کابرا معاشی هەیە 255,000 تا 300,000 ئەی باشە بەرمیلی نەوتکرد بەوە نە ئەی باقیاتەکەی ماڵ مناڵ بەسی بەڕێوە هەیە کرێسیشە بەێ
ئەە تقریبان 4-5 ساڵێکە ئەمە تەمامیە دووکێ هەندێک نەبن هەندێک بیتاقاوەر دیێرن هەندێک نەعنیگە حسابکە 10 سادی حتا 15 سادی داخلیە دووکێ بیتاقاوەر دیێن و گۆزیوە دین هەگەیی دی ئەکسەریەوەن ئەە 6-7 ساڵێکە هیچ ڕەنگێکی کەسی گۆست نەوەرگی حتانیکە و گۆزێ نۆدەنە دەنە دەوروبەرین دووکێ و ئەف دەڤەرینچیۆی وەرگرن بە ساوژی ینی 200 لتر گەلێکی مەخواست بوو دەوروبەرین دەڤەرینچیۆی دەوروبەرین دووکێ دەڤەرینچیۆی 200 لتر وەرگێن هەیکە مرۆڤ مقۆڕنات یاد احتیمال ئەو 600-700 لتر دیت کردن حتا باز زستۆنەخۆ وليت و عيولي خو بجرم كات بس حتى زوصان خلاص بيت كيمية تبي 6 برميل هر رئيس عليك 6 برميل جهني خاص داخلي دوكي خارجي دوكي تو حساب که هيك 4-5 برميل دي صرف كان او هر مالك چونكو في قوي خاني وكي بري نماينكو خانيت نزمنيت آخنت هينن بجرمن في قوي خرد بوينه صابه خرد و داراجي كسلا بريد في قوي صوبه دارا نماینه وکی بری پنیا ممنوعه کی دارا ببرن هاتو چوب میده تابعی گازی بیده که مالای 2 صبح حل کردن احتمالا دی 3-4 برمیل گازی صرف کردن و گاربا گشتیشی نینه گاربا گشتیشی ها هنده دیکنه 30 امپر هکه که 30 امپر تو نشی صبح که ببیده شولی چکو دی قاطعی دخواره اگر وکی برینی که باکو بری اف سیستم ادیا زیرک دانابا دا عالم بخصوبه هل کردن او 3 ساعت کرد تا مانی سیب سیه او 3 ساعت کرد تا عالم خوبی گرم تی بس بگوی او جینم یعنی حساب که بگوی خر ما بوچه خر منسر گازی اجازه حکمت گازی داده شعب خاص گازی داده داخلی دهوکی و خارجی و منطقه چیایی زیده کرد یعنی نبرمیله گفتنی و سبارت بی برمیلیجی حاصل مواد یب 42 افساله یا 430 2500 جد بیداقه نه اما ماشالله چو 105,000 گلک ها گیرانه یعنی خواه که بیداقه جی بیدن گلک ملاویگای پیچینا بیدن وره بگیرن گلک هکه بگوی که عراق با برمیل به 30,000 یعنی بلاف که با احتمال دال پانزی خانه جی هده خواره دا ارزان بید بس بگوی اگه من 103,000 وگید او بارگرانی سهمشی گلکی تا من بینی که همونجا بگه گلکی تا پیچینا بیدوی جی وره گرن احتمال بید آقا خفروشن نشین ور بگیرن چکو پاره اون دینینه و یادوی جی هکب 30,000 با همی دا گازی ورگن دا عالم گلای فایده جی بینیدن و یعنی دال پانزی خانه ارزان بیدن احتمال اگر که تاین دا خوب پانزی خانه کردن بس بگوی ماشاءالله 280,000 یا برمیل کسی پیچینا به 280,000 برمیل کرد برمیل تیرا هیوکی نکردن تیرا بازار رو زده نکردن ولی ارادة گلک بارگرانی خاص ملیس شعبی تظنی گلک بارگرانی همی گوازوستان گلک بارگرانی خاص سفقی چون تظنی چه گربا گشتی نیا مستعده که تو خوبی گرم که و دیس چه منی سرگازید منید گازی هکه برمیلک دا برمیلک بازار رو جا خلاص بید چون که تو 2 صبح داشوری دی بازار رو برمیلا دا خلاص بید اولی میده چه و اوجی حال نیت و چه بن بطانی و مانی طالبانه یتخینن درسن نکو ویگوی ها ایکی باطوله دی همو چه بن بطانی و احتمال از رسانه خلاص که برمیلک و گازی بس هکه طالبه بید هر طالبه که غرفه خویه ویگوی سیستمی ویگوی نوی که بریه که همید غرفه که ببین ویگوی هر طالبه که غرفه خو های و یه غرفه خو بد خینیدن تو یا صبحی خاصه بیدن چون نوی که بریه همید غرفه که ببین خردا ما خرابه یک وقت خون داری صبحی با داقتیدن بس ویگوی واسونی نه سیستم خرد هات گورین هەرچەندە بڕیار بوو حکوومەت یاریمی کوردستان لە سەرەتای مانگی ڕابردووەوە نەوتی سپی دابش بکرد بووایە بەڵام تا ئێستا دەستی بە دابشکردنی نەوتی سپی ماڵان نەکردووە بە پێی بڕیارەکەی حکوومەت یاریمیش بێت میکانیزمی دابشکردنی نەوتی سپی بە 3 قۆناغ ئەنجام دەدرێت سەرەتا لە ناوچە شاخاویەکان و دواتر دەوروبەری شارەکان و لە قۆناغی کۆتاییشدا سەنتەری شارەکان دەگرێتەوە بەڵام دیار نییە ئاخۆ کەی دەست بە دابشکردنی نەوتی سپی ماڵان دەکرێت بۆ ئەمساڵ هاوڵاتیان نەود وەردەگرن یاخود هەر لە چاوەڕوانیدا دەمێننەوە.
ئێمە بەنسبەتەمە کەمە لە سۆران دانیشین تاوان سۆران شوێنێکی ساردا بە حکمیەوەی شوێنێکی شاخاویە و شوێنێکی ساردا تەمان ئەمە هەموو ساڵانە کە پێشی نەفتیان پێ ئەداین نەفتەکە جاری وا بوو لای بەهارێ دەهات یعنی وەختەکیەوە دەهات کە هیچ ئەوەی استیفادەمان لێ نەدەکرد ئێستاش نەفت کە بشێ بەرمیل نەفتێک بەڕاستی بە نەفتێک زۆر کەمە لەبەر ئەوەی هەموو عایلێکە لە ماڵێکەوانێکە قەلەباڵغن دوسێ غورفیان هەیە حتمما کچیان جودا و کوڕیان جودا و بۆ خۆیان جودانە پێویستیان بە نەفتێ هەیە نەفتەکەش بەرمیلەکە بەرمیلەشی بەشی ئەوەندەی ناکە هەموو عایلێک کە لە سۆران دابنیشی پێویستی بەرای کەمی بە 4-5 بەرمیلی نەفتی هەیە ئەگەر دەستیش پێوە بگرێتن و ینی اقتصادیش پێ بکاتن تەوان لە سۆران ئەمە کە لە سۆرانین شوێنەکەی ساردا کە ساردیشە پێویستیمان بە نەفتێ هەیە نەفتیش زۆر گرانە هەتا بایعەکەش کە دێتن بایعەکەش وەکو ئەوەی نییە کە خەڵک چاوەڕێی دەکرد بۆ شێوێ بیتن ئێستا بەرمیلە نەفتە کە بۆ وەرگری لە بایعی بە 105,000 یان 4,000 زۆرە کە زۆریشە خەڵکێک هەیە نەدارە خەڵکێک هەیە نەبوونە خەڵکێک هەیە معاشخۆرە معاشی بەکو پێویست نییە معاشی کەمە هەیە معاشی زۆر کەمە بە شێوەی ناکە کە هەتا نەفتەکەش پێ وەرگریتن بەو شێوەیە ینی زۆر لە مەسلحەتی هاوڵاتاندا نییە مەسەن نەفت بەو شێوەیە تەوزیع بکرێتن داوا دەکەین کە نەفتەکە بەو شێوێت تەوزیع نەکرێتن سعرەکەی دابەزین و نەفتیش بە بەرمیلە لەو خەڵکەی نەگەڕن کە یەک بەرمیلی بدەنێ داواکارین کە نەفتەکە هەم کەم بکرێتەوە و هەم دوسێ بەرمیل هەبەلاکەمی بدەنە خەڵکی بەرمیل ئەوە بەنسبەتەوەی کە حکومەت تەوزیعەکە ئەوەی کە لە بازاری ڕەشە کردی لە بازارە کڕی تەبعا سعری زۆر زۆرە بەرمیلە نەفتێک بە 270,000 دینار زۆرە یعنی خەڵک ئەوەی باعی پێوەرناگیرێت سزای ئەوەی کە لە بازاری بکڕێتن طبعا ئەمە کە لە شوێنێکەوە ساردەژین ئەگەر بێت و نەفتەکە وەکو پێویستمان پێ نەدرێتن یان نەفت بەشمانەکە خەڵکەکە ناچارە بیتن دەست بۆ شتی دیکە باکەویش داربڕینە داربڕینیش ئەوە ئاخر حەلەکە کابرا ناتوانێتن هیچ عیلاجی دکەی نییە طبعا ئەو نەفتەی کە دابەش ئەکرێتن کە حکومەت دەوێت دابەشی بکات زۆر تاخیرەکاتن کە تاخیریشەکاتن شوێنەکە ساردە کە ساردە خەڵکەکە بەرگەی سەرمای ناگریتن بۆ شێوەیە کە حکومەت ئەوە بە کەم تەرخەمی نەفتەکەی دابەشەکات دەبا زووتر نەفتەکە تەوزیع بکرێت لەبەرەوەی کە شوێنەکەی ساردە نەفت کە تەوزیع بکرێت حکومەت دابەش بکات لەسەر ماڵان دێتە خوارێ نەفتەکە ئێستا بۆ نمونە ئەوڕۆ بەرمیلی نەوتیە تا 250 کە زاری ڕۆیشتێ نەوتی سپی ماڵان و ئەوە ئیسپیە سلڤەریان کەمە نەفتی با بڵێنی پاڵاوگەی بازیان ئەوانەش دەوری 232,000 ڕۆیە 232 تا 33 ئەوانە ڕۆیە لەو نەکەی سپیترە سلڤەری کەمترە سلڤەر تەلەوسە لە بۆ ئەوەی یعنی بۆ نشتی نابێ ئەگەر چەند سلڤەری کەمتربی بۆنی کەمتر دەبێت بەخۆی ساردیش کارگەرە ئێستا بۆ نمونە ماڵەکان ئێستا هیچ کەسێک نەوتی نەکڕیە تا ئێستا ساردی نهاتیە کە ساردی هاتەڵەبی دەکەت سەنەفتی زیاتر نرخەکەی بەرز دەبتەوە و تەوزیعاتی حکومەتیش تەئسیریە کە حکومەت تەوزیعی کرد نەفت دێتە خوارێ لە بازار نا ئەگە تەوزیع هەبی نرخەکە دێتە خوارێ بەس ئەگە ساردی بێت طبعا خەڵکە هەموو بێت بۆ نەوتکردن سعری بەرز دەبتەوە طلبی دەکەت سەرێ بەخوای لێرانە دنا بۆرسە هەیە جەمعەتی بەرمیلان دەفرۆشن زیاتر ئێستا خەڵکە لە بەنزیخانەکان دەبات چونکە خۆی بەرمیل 220 لیتر دەگری ینی بەرمیل 200 لیتر دەگری لێرە کە دەفرۆشری حیسابی 220 لیتری لۆ دەکەن ئەو هاوڵاتیە کە دەکرێت ئەو بەرمیلە 200 لیتری دەگری و بە 220 سەری عسە بەس لە بەنزیخانەکان بە عەدادا ئەو نەفتە بە عەداد یعنی تو چەند لیتر بکە عەقی ئەوەندە لیترەی دەدەی زیاتر خەڵک ئێستاوە ساڵێک 2 ساڵە لە بەنزیخانەکان تێدەکات بە لیترە حەقی خۆت دەبێتوانێت بازاری سوتەمەنی هەولێر ئەوڕۆکە ئەوڕۆ هەر بەرمیلێک نەوت بە جوملا بە 254,000 دیناری ڕۆیە کە دەیکڕی کابرای جوملەتی دەیفرۆشە بە 250 چاری
بە تاک دەیفرۆشنەوە بە 260,000 بەرمیلی 5,000 بە نەقل و ئیسفادەی خۆیان لۆ ماڵان لە 6 تا 65 واصل دەبی ئەوڕۆکە بەرمیل نەوتی ماڵان نەوتی ماڵان لە پاڵاوکانی خۆمان ئێستا و پاڵاوگا محلیەکان نییە بەس بەکو لە بازیان هەیە لە کار هەیە لە لاناس هەیە ئەوان نەوتی ماڵانیان هەیە زۆر کەمە هەر بەشی عسەکەی دەکاتن عسەکە ئێستا ئەوەی کە تەوزیع دەکرێتن حکوومەت دابەشی دەکاتن بڕێک سستە ئەگەر بە هەرچەندی بەقوەتر تەوزیع کاتن نرخەکە زیاتر دادەبەزیتن بنمونە ئێستا ئەتوو پێویست ببین لەک نەوتە ئەگە ئەوڕۆ وەربگری نایە لێرە بیکڕی بەس توگا ئەوڕۆ وەرد نەگر پاشی عەفتەك دەڕ کە سەرما هات مەجبوری پێش سەرما تو نەفتەکەی خۆ دابینکەی طبعا مندارت هەیە وەنیەتی پێویست پێەیە هەتاکو تەوزیعات بەقوەتر بیتن نرخەکە زیاتر دادەبەزیتن ساری ڕابردوو نزمترین ئاستی هەتاکو 115,000 هات ساری ڕابردوو بەرزترینی گەیشتە 190,000 زستانی ڕابردوو 190 بوو ئاخیرەکەی گەیشتە 200,000 دیناری ئاخیری ساری گەیشتە 200,000 کە سەرمایەکی بەقوەتات بەس ئەو سارەکە لە هاوین لە 250 کەمتر نەبوو لەبەرەوەی تەوزیعات نەبوو نە ناو حکوومەتی عراقی نە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ دایش تەوزیعات نەبوو ئەو نەوتەش تەڵەبێژ زۆری لەسەر بوو لە ناو گازی دەڕۆیشت طبعا گازانە هەمووی تەوافیان بەرزە دەبی تەوافی بینی خوارەکە ئێستاکە هەتاکو 280,000 ڕۆی ئەو سارەکە نەوت هەتاکو 240,000 شاتیە هەتا 240 شاتیە ئێستا ئەوڕۆ بە 254 ئەگەر بێت و تەوزیعات بەقوەت بیتن سەریع بیتن چەندی سەریع بیتن نرخەکە ئەوەندە زیاتر دادەبەزیتن هەردووک هەنەوتە هەردووکە پاڵاوگەی عراقی دەپاڵەویتن یەکەچیان سلڤەری زیاتر یەکەچیان سلڤەری کەمترە ئەوەی سلڤەرەکەی زۆر کەمە مادەی چەوری زۆر کەمە لۆ سۆبەی زۆر باشە ئەوەکەیت کە سلڤەری بڕک زیادە سلڤەرەکە مادەی چەوریە هەتا چەوربی فتیلی سۆبەی زیاتر ڕق دەکاتن ئەگەنە هیچ کێشەی نییە لە بۆ سۆبەی هەردوو یەک سوتان دەسووتێتن بەس ئەوەیە هیچ کە سلڤەری کەمە مواسەفاتەی زیاترە کە سلڤەری کەمە ئەوەی بەسڕایەکە سلڤەری زیاترە نەفتی بەغدا ئێستا لە هەموو نەفتەشی باشترە لە ڕووی نرخەوە جیاوازیان هەیە هیچ جیاوازەکی وای نیە یعنی شتێکی وانە بە شایانی باسکردن بیتر 2-3 ساڵە خواست زێر ئەگام لێی نییە بەس ئەوە زانم دەمێکە نهاتوە ڕا کۆتا جار لە سعری ساڵانی پێشوە لە دەوری 135 نابووم بە سزازان بۆ سیارە نەماوە سەباسی 300,000 و نزیکی دوو ئالە و دەوران نزیکی باسیەکەن بەرمیلێکی وڵای بەعام خەڵک هەر بێنەوتە جالیان فەسڵەیە کە فەسڵی سەرمایشە خەڵک عادەتەن لە سەرمایە پێویستی بە گەرمکەرەوەیە نەوتی شێکێکە لە هۆکارەکان بۆ گەرمکردنەوە بەخوا خەڵک بەعام بێنەوتە خەڵکی سەوای لاتوە من ئاگادارم چەند خەڵکێکە چون دارێنن لە جاتی نەوتە هەیە پەنای برودە بەرە غازەکەش نییە هاە نەک بڵێ نەوتەکەش دەست ناکەوێت غازەکەش لەگەڵی ئازمەیە وڵی سعرەکەی زۆرە ساڵان خۆت ئەتکڕی بە 135 بە 30 بوو بە کەمتریش بوو بە 50,000 بە 40,000 وەرتەگریسە بەو سعرە دابەشی کاتر خۆ برێندەکەی ئەوەی ئەیفرۆشێ بە عالەمیە و بەو سعرە یا بە خەڵک وەڵا ئەمە حکومەت نییە ئەمە دوو لە ڕێەوە ئەمە جەردەیە ئەمە تاڵان بە تاڵانمردنی با نیشتمانەکانی ئەم خاکەیە نان تۆ معقولە ژێرێنەوە دوێ و خۆت دەستی نەکەوێ ئەمە وێڵێ ماڵە ساحێ ماڵ حراماوای لاتوە ئەوت وەردەگیریان وەرناژیرێ والله وەرناشت نییە بەشی نەبیێ وەردەگیری زۆر باشە پارەکە هەندێک شوێن دابش کرا بەڵام بە 100,000 پارەکە ئەمە ڕقم عەفت بوون لە کوران بوون نیوان وەریاکە نیوان وەرگەنەوە کە بەرمیش ناداینی ئەو ساڵ بڕیارە تەعویز بکرێتەوە ئەو ساڵ دێنەوە دەتان دەرێەوە نازانم دەماندەر یان ناماندەر زۆر باشە گەر نەوت حکوومەت دابەشینێکە بە چەند لە بازاڕ دەیکرد والله بە 280 بە 290 زۆر باشە لە ساڵێکدا پێویستان بە چەند بەرمیل نەوت والله پێویستم بە 4 بەرمیل نەفتی ئەگە بدەنی ئەگە ئیش ئەگە زۆر کەس ئێستا لەبەر نەبوونی نەوت پەنای بردوتە بەر سۆبەی غاز و دارۆشتانە تا چەند زەرەر زیانیە بێ کە لە ماوەی ڕابردوو بینیمان چەند کەسێک بوونە قوربانی بۆی غاز بۆی غاز هەر خراپە یەکەم خراپە غاز مالی ئەوە دارێک تەقی دارەشتێک بوو خراپە غاز من ناچاری عالم هەم لە ناچاری وە دەکات ئەو نەوتەی کە دەدرێ ساڵانە لە وەرزی هاوی زۆر دابەش دەکرێت تا چەند پێویستە بەر هاتنی زستان نەوتەکە دابەش بکرێ بۆی بتوانی هاوڵاتی سوودی لێ ئەگە سوودی لێ ماردی نۆ دەست بۆ دابشبێن باشە ئەگەماژی دەکرد دەمادەنێ یازەش داماگات بڕیارێکەیە کە وا بڕیارە ساڵ ئەگەر بێت دابەشی بکرێ حکوومەتی ناوەندی نەوت دابەش کە بیدا
هەرێم بە 150,000 بەرمیل دەداتەوە ئەو 150,000 تا چەند لە توانای هاوڵاتیدا نییە والله ل 100,000 لتاني هاولتي دانيا بيت السواقي ما انا سارع الدبي نبي زي بكرتين بدو 150 بين ياكرتن بە پێی نوێترین لێدوانی وتەبێژی حکوومەت یاریمی کوردستانیش بێت ئەوان داوایان لە حکوومەتی ناوەندی کردووە بە شەنەوتی سپی هەرێم بنێرن لە ئەگەری ناردنیشیدا ئەوان ناچار دەبن بۆ هەر بەرمیلێک نەوت 150,000 دینار وەربگرن چونکە حکوومەتی ناوەند نەوت بەگران بەوان دەفرۆشن. ئەمە لە کاتێکدا حکوومەتی ناوەندی بۆ هەر بەرمیلێک نەوت بڕی 30,000 دینار لە هاوڵاتیانی وەردەگرێت. سەبارەت بە نەوت طبعاً ئێمە ئیتیفاقمان کردووە حکوومەتی عێراق ئیتیفاقیشی کردووە لەوەی نەوتمان پێ بفرۆشێ نەک نەوتمان پێ بدەبە بێ بەرامبەر نەوتمان پێ بفرۆشە لتری 750 دینار کە بەرمیلی دەکات 150,000 بەڵام لە کاتێکە بە 30,000 دەداتە هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراق بەڵام تاکو ئێستا حکوومەتی عێراق 1 لتریشینە نردوو لە کاتێکە نزیکەی زیاتر لە 9 میلیارد دیناری حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم هێشتا لەلایەن وەزارەتی نەوتی عێراقا کە ئی پار ساڵە دەبوایە بەرامبەر ئەو پارەیە نەوتمان بۆ بنێرێت بەڵام تاکو ئێستا نەپارەکەی بۆ ئێمە گەڕاندۆتەوە و نەنەوتەکەشی بۆ ئێمەی ناردووە.